ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردەریگریترین هەواڵەکان. چالاکی خوێندکارانی سنا بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی و وریشە مورادی، درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە شاری مەریوان، گواستنەوەی دیاکۆ عەزیزی بۆ زیندانی شنۆ، ناڕوونی چارەنووسی سەیران خسرەوی لە گرتوخانەی تڵاعاتی شاری سنا، خۆپیشاندانی خەڵکی منبێت دژ بە گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا، پاڵپشتی کوردان و دۆستانیان لە چەند وڵاتی ئەوروپایی بۆ ڕۆژاوای کوردستان، مانگرتنی کرێکارانی شاغڵ لە وڵاتی هۆرمۆزگان، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی ڕۆنی خۆراکی فریکۆ لە سیرجان، ناڕزایەتی موعەلەمانی خاننشینکراوی ساڵی 1400 لە تاران، بەیانیەی 3000 کەسایەتی سیاسی جیهان بۆ ڕاگررتنی ئاجامەکان لە ئێران، وازنی پەروەندەی قەزایی بۆ پەرستوو ئەحمەدی لەلایەن دەستگای قەزایی ڕژیم. چالاکی خوێندکارانی سنا بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی و وریشە مورادی. ئەنجومەنی خوێندکارانی شاری سنا ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەز بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی و وریشە مورادی چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو وێنانەی بڵاوکراوەتەوە خوێندکارانی شۆڕژگەر لە بڵاوکردنەوەی تراکت لە نێو مەحوەتەی زانکۆی کوردستان و نێو شەقامەکانی شار وێڕای دەربڕینی پشتیوانی لە پەخشان عەزیزی و وریشە مورادی دوو بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. درێژەی هەڵمەتی زاکرۆسانە لە شاری مەریوان ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەزی 1403 ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و خەڵکی خۆبەخش لاواییەکانی نێ وە سەردۆش سەدان دنکی بەڕوو و نمامیان لە کوێستانەکانی ناوچەکە چاند. هەڵمەتی زاگرۆسانە هەر ساڵ و لە کۆتایی وەرزی پایزدا دەست پێ دەکات و مەبەست لەو هەڵمەتە پێدانی زانیاری بە کۆمەڵگا سەبارەت بە گرنگی ژینگە و پەروەردەکردنی منداڵان بۆ ئەوەی بەدەستی خۆیان نەمان بچێنن. چالاکانی مەدەنی دەڵێن هەر ساڵ و لە وەرزی هاویندا بەهۆی بڕینەوەی دارستانەکان و ئاگرگرتنی هەزاران دار بەڕوو لەناو دەچێت. هەڵمەتی زاگرۆسانە بۆ پاراستنی ژینگە و نوێژینکردنەوەیەتی و بە دڵخۆشیەوە لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکراوە. گواستنەوەی دیاکۆ عەزیزی بۆ زیندانی شنۆ ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەزی 1403 شارۆمەندێکی خەڵکی گوندی باب خالید ئاوای سەر بە شاری شنۆ بۆ مەبەستی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. بەیانی ڕۆژی چوارشەممە 14 خەرمانانی 1403 دیاکۆ عەزیزی بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شنۆ دەست بەسەر کرا. جلسەی دادگایکردنی ناوبراو لا ڕێکەوتی پێنجی خەزەڵوەری ئەمساڵ بەڕێوەچوو و دەستگای قەزای ڕژیم ئەو شارۆمەندەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە نیارەکانی ڕژیم بە 16 مانگ زیندانی تازیری مەحکوم کرد. ناڕوونی چارەنووسی سەیران خسرەوی لە گرتوخانەی تڵاعاتی سنا. چارەنووسی سەیران خسرەوی چالاکی مافەکانی ژنان لە شاری سنا پاش تێپەڕبوونی 25 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی ڕۆژی سێشەممە 29 خەزەڵوەری 1403 سەیران خسرەوی لە هێرشی مامورانی دارەی تڵاعاتی سنا بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش بوو و کەس و کاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. شانی باسە کە هێشتا هۆکاری ڕەفاندنی سەیران خسرەوی ڕوون نییە و بە دوواداشوونی بنەماڵەکەی بێئاکام بووە. خۆپیشاندانی خەڵکی منبێژ دژ بە گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەزی 1403 خەڵکی منبێج کە لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن گروپە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورکیا داگیر کرابوو ڕژان لەسەر شەقامە و خوازیاری چوونە دەرەوەی تروریستان لەو شارە و
گەڕانەوەی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ نێو شارەکە بوون. بەوتەی چالاکانی مەدەنی ڕۆژاوای کوردستان، تەرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا بە دوای داگیرکردنی شاری منبێژ دەستیان داوەتە تاڵانکردنی ماڵی خەڵک و چەندین کەسیان لەسەر شەقام ئەعدام کردو و بریندارەکانیان لە نێو نەخۆشخانە داوەتە بەر دەستڕێژی گولە و کوشتویانە. هەڵسوکەوتی وەحشیانەی تەرۆریستانی ئیسلامگەرای خەڵکی منبجی تووڕە کردووە و ڕۆژی ڕابردوو بە خۆپیشاندان لەسەر شەقام خوازیاری چوونە دەرەوەی چەکدارانی سەر بە تورکیە بوو. پاڵپشتی کوردان و دۆستانیان لە چەند وڵاتی ئەوروپایی بۆ ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەمە 22 سەرماوەزی 1403 کوردانی دانیشتوی وڵاتانی ئەوروپایی و دۆستانیان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە داگیرکاریەکانی تورکیە و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە ڕژانە سەر شەقام و خوازیاری پاڵپشتی کۆمەڵگای جیهانی لە خەڵکی ڕۆژاوا بوون. بە پێی راپۆرتەکان کوردانی دانیشتووی ئاڵمان، سویس، فەڕەنسا، ئیتالیا، هۆلەند و دانمارک بە بەدەستەوەگرتنی ئاڵای ڕۆژاوای کوردستان و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیە و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بوون و بۆ سەر خەڵکی ڕۆژاوا و بۆ کۆتایی هێنان بە جینۆسایدی گەلی کورد بوون. لە ئیتالیا چالاکانی سیاسی و مەدەنی ژن و پیا لا کۆبوونەوەیەکدا سرودی بە ئاراستەی ڕۆژاوایان خوێند و خوازیاری پشتیوانی دەوڵەتی ئەو وڵاتە لە ئازادی خوازاری ڕۆژاوای کوردستان بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی هۆرمۆزگان. ڕۆژی پێنجشەمە 22 سەرماوەزی 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی هۆرمۆزگان بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و مانیان گر. بە پێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی فولادی هۆرمۆزگان ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی خۆ دەبوێرێت. کرێکارانی ناڕازی دەڵێن لە هەر جۆرە ئیمکاناتێکی بێهداشتی لە شوێنی کار بێبەرین و هەر کات ناڕزایەتییان دەربڕیوە لەلایەن خاوەنکارەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی ڕۆنی خوراکی فریکۆ لە سیرجان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی ڕۆنی خوراکی فریکۆ سیرجان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. ماوەی چەند ڕۆژە کرێکارانی کارخانەی ڕۆنی خوراکی فریکۆ لە بەردەم فەرمانداری سیرجاندا کۆ دەبنەوە، بەڵام هێشتا بەرپرسانی ئەو شارە بایەخیان بە داواکاریەکانیان نەداوە. کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. ناڕزایەتی معلمانی خانەنشینکراوی ساڵی 1400 لە تاران. ڕۆژی پێنجشەمە 22 سەرماوەزی 1403 معلمانی خانشینکراوانی ساڵی 1400 بۆ چەندەمی ڕۆژی بەردەوام لە بەردەم دەفتەری سەرۆکۆماری کۆبوونەوە. معلمانی خانشینکراو لە بەرامبەر دروشمی بەسیجیەکانی ڕژیم کە پاش وتەکانی خامنەیی بۆ بەرەی مەقاومە بەرزیان کردبوو ڕایانگەان نە غەزە نە لوبنان. خانشینکراوانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. بەیانیەی 3000 کەسایەتی سیاسی جیهان بۆ ڕاگررتنی ئەعدامەکان لە ئێران. بە دوای چوونەسەرەوەی ئاماری ئەعدامەکان لە ئێران زیاتر لە 3000 کەسایەتی سیاسی لەوانە 14 سەرۆککۆماری، 20 سەرۆکوەزیر و 6 وەزیری دەرەوەی پێشین لە چەند وڵاتی جیهان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە کارزاری نابۆ سێدارە دەربڕی و خوازیاری ڕاگررتنی حکومە ئەعدام بوون. لەو بەیاننامەیەدا کە لەلایەن بەرپرسانی پێشووی نەتەوە یەکگرتووەکان، یاساناسان و زیاتر لە 6000 شارەداری فەڕەنسەوی واژۆ کراوە، ئاماژە بە ئاماری بەرزی ئەعدامەکان لە ئێران کراوە و ڕاگەیەندراوە کە تەنیا لە مانگی ئۆکتۆبری ئەم ساڵدا زیاتر لە 152 بەندکراو لەوانە 6 ژن و مێر منداڵێک لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە ئەعدام کراون. سەرۆکوەزیرانی بەلژیک لەو بارەوە ڕایانگەیاند لە هەر 4 ئەعدام لە سەرانسەری جیهان 3 بابەتیان لە ئێراندا بەڕێوە دەچێت و کۆماری ئیسلامی لە ئەعدام وەکو ئامرازێک بۆ سەرکوتی زۆرتر کەڵک وەردەگرێت.
سازکردنی پەروەندەی قەزایی بۆ پەرستوو ئەحمەدی لەلایەن دەستگای قەزایی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەزی 1403 دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پەروەندەی قەزایی بۆ پەرستوو ئەحمەدی ساز کردووە. شەوی چوارشەممە 21 سەرماوەز پەرستوو ئەحمەدی گۆرانی بێژی گەنجی ئێرانی لە یەکێک لە کاروانسەرەکان بە شێوەی ئانلاین و لە ڕێگەی یوتوبەوە کۆنسێرتێکی ئانلاینی بەبێ حیجابی ئیجباری بەڕێوە بردو کە لەلایەن کۆمەڵگا و هەموو چالاکانی سیاسی و مەدەنیەوە پێشوازی لێکرا. چند تا از قطعاتی که امشب اجرا می‌کنیم بازخوانی هست و به گوش خیلیاتون آشناست. چند تا از قطعه هم ساخته خودمونه. امیدوارم که لذت ببرید. آخ یادم رفت منم پرستو احمدی هستم، خواننده. امیدوارم که دوست داشته باشین اجرا رو و هر جای این دنیا که هستید حالتون خوب باشه و شاد باشید. پەرستوو ئەحمەدی پێش کۆنسێرتەکەی وتوبووی ئەمەوێت لێرەدا کە مێژوو خەونەکانمان لێم ئەگرنەوە ئەمەوێت خۆشەویستی خۆم بۆ خەڵکی ئێران و نیشتمانم نیشان بدەم. من ئەمە بۆ ئەوانەی ئاشقیانم دەیخوێنم. وا دووە هەواڵمان سەبارەتە بە دەستبەسەرکردنی چەند کەس لە قەزوین و ئەهواز. ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەز بە دوای وتەکانی خامنەی و هەڕەشەکردن لە خەڵک ئیسلاحاتی سوپای پاسداران چەند چالاکی مەدەنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە قەزوین و ئەهواز دەست بەسەر کرد. لە ڕاگەیاندنی ئیسلاحاتی سوپای قەزویندا هاتووە چەند هاوکاری میدیاکانی دژبەری نیزام کە بەنیاز بوون بیرروڕای گشتی و ئەمنیەتی وڵات تێک بدەن دەست بەسەر و ڕادستی دادگاکراون. شانی باسە کە لە ڕاگەیاندنی ئەو ناوەندە دەوڵەتیە ئاماژە بە ناسناوی دەستبەسەرکراوان نەکراوە. لەلایەکی دیکەوە شاعرێکی خەڵکی ئەهواز بە ناوی ڕەزا حەزباوی بۆ جاری دووهەم لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ناوبرا و پێشتریش و بەهۆی ئەشکەنجەی سەخت لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان نەشتەرگەری بۆ کرابوو. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.